ئەو قەرار بڕیارماندا لەگەڵ کاک وەزیر ئیحسان کە نرخەکەی دەبیتە 650 دیناری. وادەی ئەو بەڵێنە تەواو بوو کە وەزیری سامانە سروشتیەکان بۆ دابەزاندنی نرخی بەنزین دابووی و نرخی بەنزین لە هیچ کام لە پارێزگاکاندا نەبەزیوە. سەرۆکی لیژنەی پیشەسازی و وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت گەشتبین نین بە بڕێکارانەی وەزیر باسی کردووە و ڕوون نییە ئەو بەنزینە بە چ میکانیزمێک لە عێراقەوە هاوردە دەکرێت و دابەش دەکرێت. من بۆ خۆم گەشتبین نیم بۆ ڕێکارانە، چونکە ئەو ڕێکارانەی کە وەزیر بەتایبەت وەزیری سامانە سروشتیەکان خستێ ڕوو هیچ میکانیزمێکی نەخستە ڕوو، تەنها باسی لەوەی کرد ملیۆنێک لتر لە حکوومەتی عێراقیەوە ئەنێرێ بۆ هەرێمی کوردستان. تا ئێستا ڕوو نییە و ملیۆن دەترێت چۆن دێ بۆ کوێتە درێتە چی ناوچێک، میکانیزمەکەی دیار نییە، بەچی نرخەکەیشی نرخەکە جێی تێبینی کردنە. بڕیار بۆ حکوومەتی هەرێم بڕی 1 ملیۆن لتر بنزین با نرخی 450 دینار لە عێراقەوە هاوردەی هەرێم بکات و با 650 دینار بیدەنەوە بە هاوڵاتیان. پەرلەمانتارێکی عێراق دەڵێت ئەوان قبوڵی ئەوە ناکەن هەرێم بنزین با 450 دینار لە عێراق بکرێت و بە 650 دینار بە هاوڵاتیانی بە قازانج بفرۆشێتەوە. طبعا ئێمە زۆر سوورین لەسەر ئەوەی کە ئەمە بە مەدعوم بێ، یعنی بە پاڵپشتی حکوومەتی عێراقیوە بێت کە لتری 450 دینار بۆ 500 دینار ئەکەوێت. بەڵام هەستەکەین حکوومەتی هەرێم لە کاتی ئەوەی کە دانیشتون لەگەڵیانەوەوانە باسی سعری بەرزیان کردو، باسی 625 و 650 کردووە و تا ئێستا لەسەر میکانیزمێکی ڕێک نەکردووە. میکانیزمەکەمان دیاری کردووە کە بدرێتە بەنزینخانە حکوومیەکان، چاودێری لەلایەنی ئەنجومەنی پارێزگاکان، پارێزگای سلێمانی و پارێزگاکانی تر و پەرلەمانی عێراق لیژنەی سوتەمەنی پەرلەمانی عێراق چاودێری بکات بزان ئایا گاتە دەست هاوڵاتیان یان ناگا، ئایا کوالیتەکەی وەکو خۆیەتی یان گۆڕاوە. بەڵام ئەمان پێمان وایە تا ئێستا ڕێک نەکەوتون لەبەرەوە ئەیانەوێت، ینی ڕێک نەکەوتون لەسەر میکانیزمەکە، ئەیانەوێت بەڕاستی بدەنە کۆمپانیای ئەهلی وەکو چۆن نەوت و ئەوانە ئەدرێ بە کۆمپانیای ئەهلی و خانجازێکی زۆریانە کرد. ئێستش یانەوێ وای لێ بکەن لەبەرەوە هەستەکەین کە حکوومەتی هەرێم دەیەوێت ڕێگری بکات لە هاتنی و بنزینە یان بنزینەکە بدرێت بە کۆمپانیەکانی حزب وەکو کۆمپانیای کار و خەیوان و ستێر گروپ و کورد نەفت و سەن ئۆیل و کە ئەمانە هەمووی ئەزانین کۆمپانیای حزبی و بنەماڵەیین، یان ئەوەیە کە نەیەڵێوێت. بەڵام ئێمە هەرزەختی زۆرترەکەین بۆ ئەوەی بگات. ئێستا نرخی 1 لیتر بنزین نزیک دەبێتەوە لە 1000 دینار و حکوومەتیش هیچ هەنگاوێک نانێت بە ڕاستەی دۆزینەوەی چارەسەرێک بۆ قەیرانی سوتەمەنی. دەوترێت تاکە ڕێگا پشتبەستنە بە پاڵاوگە ناوخۆیەکان و دابینکردنی نەوتی خاو بۆیان، بەڵام حکوومەت ئەو بژاردەیی قبول نییە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.